إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه وأتباعه وأمته وأزواجه إلى يوم الدين. قال الله عز من قائل في محكم الكتابه يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ایمان دارانی خۆشەویست مسلمانانی بەڕێز، داواکارین لە خۆی پەروەردگار لە گوناهمان خۆش بێ و لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حسێبمان بکە لە بەڵاو موسیبەتی ئەرز و ئاسمانمان پارێزێت بە ڕەحم و لوتف و کەرەمی خۆی. خۆشەویستەکانم، لە محازەرەی ئەم جارەماندا لە خزمەتی ئێوەی بەڕێزدا باسەکەین کەوا باسەکەمان پێکهاتووە لە گرنگی کات و سوود وەرگرتن لە کات و ساتی ئینسانی ئیماندار. بۆی ئینسانی ئیماندار زۆر پێویستە ئاگاداری کات و ساتەکانی ژیانی خۆی بێ و ئاگادار بێت لەوەی کەوا ئەو کاتانەی ئەو ساتانەی کە بەسەر تەمەنیاتی ئێپەڕێ کە لە تەمەنی کەمە کاتەوە وردە وردە بەرەو قیامەت و بەرەو مردن بەڕێ ئەکەوێت. بۆی ئینسانی ئیمانداری حسێبی هەموو کاتەکانی لەگەڵا ئەکرێت، سات و لەحزەکانی ژیان حسێبمان لەسەر ئەکرێت. بۆی ئەو دەقانەی کەوا بەسەر چرکەکانی ژیانمان کە تێپەڕێ ئێمە حسابمان لەگەڵا ئەکرێت. بۆیە خوای گەورەش لە قورآنی پیرۆزە فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. ئەو کەلیمەی کەوا لەدەم ئێمە دەرەچێت، ئەو قسەی کەوا لەدەم مسلمانان لەدەم خەڵکی دەرەچێت، هەمووی حسابی لەگەڵا کراوە و ڕقیب و مراقبەی لەسرە و حسابی بۆ ئەکرێت. بۆیە بێ ئێمە ئیمانداریش ئاگاداری هەڵسوکەوتی خۆمان بین، ئاگاداری جموجۆڵی خۆمان بین، ئاگاداری کاتەکانی خۆمان بین کە ئەو کاتە پێلۆزانەی ئەو کاتە زێڕینانەی بەڕاستی کە لە بەردەستی ئێمایە زۆر کەسمان زۆرمان هەیە بێ ئاگاین لی و زۆر لی بێ ئاگاین و زۆر گوێی نادەینێ. بەڕاستی کاتێک ئەزانینکەوە تەمەنمان وردە وردە کۆتایی پێێت و وەختێک بیرەکەینەوە کەوا تازە فریای هیچ ناکەویت، ناتوانانی بەکو پێویست خوای گەورە لە خۆت ڕازیکەی. بۆیە زۆر گرنگە ئێمە کاتەکانی ژیانمان ئەو کاتانەی دەتوانین بڵێن دابەشکین بەسەر سێ کاتە. کاتێکی کەوا ڕابردووە و ئەتاقی بەیانیە بۆ نمونە کۆتایی پێ هاتووە، ئەوە ئێمە لە دەستمان دەرچوە و تازە کاتی بەیانی ناگەڕێتەوە بۆمان و ئەو کاتێکیکەوە هی خۆمان نییە کە کاتێکی دوای سەعاتێک دواترە ئایا خوا ئازانێ پێی ئەگەین یا پێی ناگەین. بۆیە ئەو کاتەکە زۆر گرنگە کە بۆی ئێمەیە و لە بەردەست ئێمە ئەو کاتەیەکەوە ئێستەیەکەوە لە کاتەکەین. بۆیە ئەو لەحزانەی ژیانتە ئەو کاتانێکەوە تایە بەسەر ئەبەی ئاگادار بە بزانە هەڵسوکەوتەکانت چۆنە، ڕۆشتنەکانت چۆنە، دانیشتنەکانت چۆنە، قسەکردنەکەت چۆنە، لە کوێی چیەکەی خەریکی چی، مەشغوڵی چی بەچی وە کاتت تێپەڕ ئەکات. بۆیە بێ بزانیت ئەو کاتێک کە تێپەڕ بووە ناگەڕێتەوە بۆت بە هیچ شێوەیەک. قورآنی پیرۆزیش سوێندی خواردووە بە کات. بۆیە گەر کات زۆر گرنگە، کات زۆر زەرورە بۆ ئێمە ئیماندار. تەماشاکەین خوای پەروەردگار لە سوورەتی فەجر کە ئەفەرمێ والفەجر، سێرکە هەل لە بەرەبەیانیوە خوای پەروەردگار سوێنی پێخوا ئەفەرمێ والفەجر، سوێن بێ بە کاتی بەرەبەیان، سوێن بێ بە کاتی بەرەبەیان. یعنی ئەمە یەکەم لەحزەی ژیانی ئینسانە کە دەست پێکا بەیانیە خوای گەورە سوێنی پێخوا و لە دوای ئەوە خوای پەروەردگار سوێن بە کاتێکی ترەخوا هەل لە تەمەنی ئینسانە. ئەوژە فەرمێ وەضحا، سوێن بێ بە چێشتەنگاو، ئەمەش کاتی دووهەمە، هێشتای کاتەکان تێنەپەڕیون. تەماشاکەی دوایی خوای گەورە سوێن بە عەسرەخوا ئەفەرمێ والعەسر، سوێن بێ بە کاتی عەسر، سوێن بێ بە کاتی عەسر. تەماشاکەی ئەمە سوێندی پێخواردوە. پاشان ئێواران دائێت و تاریک دائێت و شەو دائێت، دووبارە خوای گەورە سوێندی پێخوا ئەفەرمێ واللەیلی ئیذا یەخشا، سوێن بێ بەو کاتێکەوە شەو تاریکی دەست پێ ئەکات و تاریک ئەبێ دنیا. بۆیە ئەم سوێندانەی کە خوای گەورە خواردوێتی دیارە کاتەکان و ساتەکانی ژیانی ئێمە ئیماندار زۆر گرنگە بۆمان و ئاگادار بین لێی و ئەو لەحزە و ساتانەی کەوا بەسەرمانە تێپەڕێ ناگەڕێتەوە. سێرەکەی خوای گەورە لە سوورەتی عەسرا کە سوێنە خوا بکات ئەفەرمێ والعەسری ئین الئینسانە لەفی خسر، سوێن بێ بە کاتی عەسر بەڕاستی ئینسانەکان لە خەسارۆمەندیان. بەڵام ئیلایەکی داناوە لە دوای ئەوە فەرمێ والعەسری ئین الئینسانە لەفی خسر ئیلا الذین ئامنوا، ئیلا الذین، ئەو ئیلایە داناوە ئیلا الذین ئامنوا، ئیلایەکی ئیستیسنایە، ئیلا ئەو کەسانە نەبێ کە
نایانگرێتەوە خەسارۆمەندیە کە تووشی خەسارۆمەندی نابن إلا الذين آمنوا وعملوا الصالحات ئیمانیان هەیە بە خۆی پەروەردگار و کردەوەی چاکیش ئەنجامەدەن وعملوا الصالحات إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وآمۆژگاری مسلمانانەکەن بەچی بەحەق وتواصوا بالصبر وصبری ژەگرن لەسەر ئەو ناڕەحەتی کەوا تووشیانە بێت لە ڕێگەی بانگەوازی خی گەورەیە لە ڕێگەی ئەوەیە کە خی پەروەردگار ناڕەحەتیان توش ئەبێ لە ڕێگەی بانگەوازی خۆیە لە ڕێگەی ئامۆژگاریە زۆر جار ڕخنە و تانە و تەشەرمان لێ ئەدرێ زۆر جار ئینسانی مسلمان کە ئامۆژگاری خەڵکیەکە لەوە چێ بە شێوەیەکی ناشرین جوابیشی بدرێتەوە بۆیە ئەبێ ئێمە ئیماندار ئاگادار بین لەوە کاتە ساتەکانی ژیانمان کە تێپەڕی ناگەڕێتەوە بۆمان نایەتەوە بۆیە ئەبێ زۆر وریابین و زۆر ئاگامان لێبێ و کاتەکانمان بە گرنگ بزانین بۆیە تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتەکانی بۆ دیاری کردوین و باسی کردووە کە زۆر گرنگە لە فەرمودەیەکە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا تزول قدم عبدي حتى يسأل ئەفەرمێ پێی هیچ کامتان لە ڕۆژی قیامەتە هەنگاو نانێت هەتا چوار پرسیاری لێ ئەکرێت هەتا چەند پرسیارێکی لێ ئەکرێ بڵین یەکێک لەو پرسیارانە کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ عن عمره فيما أفناه ئەفەرمێ لەو عمرەی کەوا تێپەڕت کردووە لەو تەمەنەی کەوا بەسەرت بردووە لە چیا بەسەرت بردووە ئەمڕۆ ئایا ئێمە گەنجەکانمان لە چیا تەمەنیان بەسەر ئەبەن و تەماشا بکەین زۆر ماڵەکانمان زۆر خەڵکیمان ئێمەی مسلمان زۆر بێ ئاگاین لەوەی کەوا ئەو ساتە گەوهەریە ئەو ساتە پیرۆزە ئەو کاتانە کەوا بە کاتانی پڕوپوچەوە بەسەری ئەبین بە تایبەت ئەگە لە کاتی ڕەمەزانی شابێت ئەبێ لە کاتی ڕەمەزانە زیاتری ئینسان عیبادەتی خۆی پەروەردگار بە باشی ئەنجام بدە سێرەکەی کاتەکان زۆر گەنجمانەیە زۆر خەڵکیمانەیە هەتا بەیانی تەماشاکەی لە فەیسبوک و لە خەت و نامە ناردن و قسەکردن و هیچ مانایەکیشی نییە زۆر جار لە تاوانی شاخواپە نامان با سەرفێ بە یا گەنجەکانمان لە بازاڕە یا لە گازینۆ و کافتریاکانە ئەمانە هەمویان ئەو ساتانەیەکەوە تێپەڕێ و ناگەڕێتەوە تازە ئێمە ئەو ساتانە ئەبێ وریابین ئاگامان لێ بێ زۆر ماڵمانەیە بە ئەڵقەوە بە بەرنمەیەکی پڕوپوچەوە کە گوێی لێ ئەگرێ و بەردەوام ئاگای لە بەرنمەکان ئەبێت هیچ ئەڵقەیەکی لە دەست دەر ناچێت بەڕاستی ئەوە کارەساتە بۆ ئێمە ئیماندار بۆیە ئەبێ وریابین ئاگادار بین داوا ئەکەم لە مسلمانانی بەڕێز کاتە زێڕینەکانی خۆیان کاتە بەڕێزەکانیان بزانن لە چیا بەسەر ئەبن بۆیە پرسیارمان لێکرێت لەو عمرە لەو تەمەنەی کەوا بەسرت بردووە ئەو گەنجی کەوا هەتت لە چیا بەسرت بردووە بۆیە لە گەنجیا زۆر عیبادەت بەباشی ئەکرێ زۆر ئەتوانرێ عیبادەت بکرێت بۆیە ئاگاداری خۆمان بین کاتەکانمان بەکا بەشتی پڕوپوچەوە بەسەر نەبین چکایەکم پرسیارمان لێکرێت لە ڕۆژی قیامەت لەو کاتەی ئەوە تا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم پرسیارتان لێکرێت لەبارەی عمرتانەوە عمرەکەت لە چیا بەسەر برد ئایا لە عیبادەتی خوایە بووی ئایا ڕۆژانە لە کافتریاکان نابووی لە دۆمینەکان نابووی لە شوێنە خراپەکان نابووی خوا پەنامان با ئایا لە بازار ڕابووی خەریکی دەمەتەقێ بووی ئایا لە مەجلیسابووی دۆمینەت ئەکرد ئایا خەریکی موبایل بووی خەریکی شتی خراپت ئەکرد خەریکی موبایل بووی کاتەکانت هەمووی لە بەمبایلەوە بەسەر ئەبرد بە فەیسبوکەوە بەسەر ئەبرد بە خەتی ئینتەرنێتەوە بوون ئایا هەموو کاتەکانت بەمانەوە بەسەر برد یا بەش بە عیبادەتی خواوە ئایا چەندێ زیکرت کرد ئایا چەندێ عیبادەت کرد ئایا چەندێ قورئانت خوێند بۆیە ئەم پرسیارە لێمان نەکرێت لە عمرەکەمان با ئێمە بەرنمەیەک بۆ ژیانی خۆمان دانین ڕۆژانە چەند لاپەڕێک لە قورئانی پیرۆز بخوێنینەوە چەند کتێبێکی باش بخوێنینەوە چەند ئامۆژگاریەک وەربگرین بچینە جێگای باشەوە بچینە شوێنی پاکەوە بۆیە ڕۆژێک ئەبێ بە ئاوات ئەخوازین بۆ ئەوەی کەوا کردەوەیە چاک زیاترمان بکردایە بەڵام بەڕاستی ئەو کاتە هیچ دانادات هیچ سوودی نییە گەڕانەوە ناتوانین بگەڕێنەوە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم پرسیارتان لێکرێت لەبارەی عمرەکەتانەوە و پاشان بەشی دووهەم لە فەرمودەکە فەرمێ وعن علمه فيما فعل ئەفەرمێ لەو علم و زانیاریەی کەوا هەتە لەو علم و زانیاریەی لە چیا بەسەرت برد ئەو علمەی چۆن بوو چۆن وەرتگرت چۆن پێشکەشت کرد خیانەت لێکرد یا لێت نەکرد ئەو خوێندەواریەی کە هەت بوو چیت پێ ئەخوێندەوە شتی باشت پێ خوێندەوە یا شتی خراپ خەریکی شتی خراپ بڵاوکردنەوە بووی لە فەیسبوک و لە تویتەر و لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی تر
یاشتی باشت پێشکەشەکرد بۆ خەڵکی ئەو زانیاریەی کە هەبوو ئەتوانی سوود بە خەڵکی بگەینی یا زەرەر لە خەڵکی بدەیت ماڵی خەڵکی ئاوادانکە یا ماڵی خەڵکی وێرانکەی بۆیە زۆر گرنگە بێ من و تۆی ئیماندار زۆر ئاگامان لێ بێ وەسیهم لەو پرسیارانەکە پێغەمبەر لە فەرموودەکە باسیەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ وعن ماله لەو ماڵ و سەروەتەیکەوە چۆن پەیدامان کردو و لە چیشا سەرفمان کردو دوو پرسیاری لێ ئەکرێ ئەو ماڵ و سەروەتەی بە چۆن پەیدا ئەکەی ئەگە بە ڕێگەی حەڵاڵ بە ڕێگەی باش بە ڕێگەی پاک ئایا کەسێکی کەوا حرامخۆر نیت خراپەکار نیت ئەو پارەی کە پەیات کردووە بە ڕێگەیەکی جوان و پاک پەیات کردووە و دەرخواردی خۆت و مناڵەکانت و خزم و کەس و کارتی ئەدەیت ئەگەر بەو ڕێگایە پەیدات کردووە کە غەشت نەکردووە خیانەت نەکردووە فێڵت نەکردووە لە خەڵکی ئەوە بزانە تۆ سەربەرزی لە دنیا و لە قیامەتیشا وەخوا پەنامان بە ئەگەر بە ڕێگای غەش پەیدات کردووە ئەوە زەرەرمەند بووی بۆیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێت پرسیار لەو ماڵەی چۆنت پەیدا کرد و لە چیشا سەرفت کرد زۆر جار ئێمە ئیسرافی زیادەڕەوی ئەکەین بە تایبەت لە ڕەمەزانە زۆر شت سەرفەکەین زۆر شت ئیسرافی تیا ئەکەین زیادەڕەوی تیا ئەکەین هەتا دروست نییە لە ئاوا لە دەستنوێژ زیادەڕەوی بکەین جای لە خواردنە جای لە کۆمەڵی ئیسرافی ماڵە ژیانی ماڵی دنیاە بۆیە گونەهبارە بین لەسەری بۆیە ئەو ماڵی چۆن پەیدامان کردەوە لە چیا سەرفمان کردو خوا پەنامان بە هەندێک کەس لە حرامە بە سەرفی ئەکە لە شتی حرامە بە سەرفی ئەکە بۆیە ئەمە زۆر کارەساتە و چوارەم پرسیار لە فەرموودەکەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەکە و ئەفەرمێ وعن جسمه فيما أبلاه لو جسمي كوا هەتە لە چیا ماندووت کردووە لە چیا ڕەتانوتە لە چیا عەزیەتت داوە بەڕاستی تەماشاکەی لەو جسمی خۆمانە پرسیارمان لێ ئەکرێت بۆیە من و تۆ ئیماندار ئاگادار بین ئایا جسمی خۆت چاوەکانت دەستت گوێکانت چاوەکانت لە چیا ماندوو بوون لە خوێندنەوەی قورئانە لە خوێندنەوەی زیکرە لە خوێندنەوەی کتێبی باشە ئایا لە خوێندنەوەی بەرنامەی باشە ئایا شتی باشت پێ تەماشا کردووە بۆیە ئێمەی مسلمانە بێ ئاگاداری ئامانەتەکانی خوا بین ئامانەتی بیستنە ئامانەتی بینینە ئامانەتی قسەکردنە زبانە ئامانەتی لاشە و جەستەی خۆمانە ئەمانەمووی نیعمەتی خوان کە خوای گەورە بە ئێمەی داوە وەکو ئامانەتێکی شەلامان ئەبێ من و تۆ ئیمانداریش ئاگامان لێ بێ و وەوریای بین لێ بەڕاستی ئەمە پرسیارەکان بوونکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چەند پرسیارێکتان لێکرێ لەبارەی ئەو جسمەوە لە چیا سەرفت کردووە ئەو جسمت لە چیا هیلاک کردووە با ئاگادار بین لە شتی باشە هیلاکی بکەین لە شتی باشە ماندووی بکەین با خەسارەمەندی ڕۆژی قیامەت نەبین چکای ئەو ڕۆژێکەوە ئەو ڕۆژە هات بەڕاستی هیچ فریاد ناکەوێ ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ڕقم لەو کەسەیەکەوە بەتاڵە و کاتەکانی بەفیڕۆ بەسەر ئەبات یعنی ئاگاداری کاتەکانی خۆی نییە نازانێ نە ئەوەتانێ بۆ دنیا هەوڵەدا نە بۆ قیامەتی شەوە خوا پەنامان بە لە دنیاە هەر خەسارۆمەندە و کاتی خۆی سەرف کردووە لە قیامەتی شا بە هەمان شێوە خوای گەورە پەنامان بە ئەو ئینسانە دەست بەتاڵە لە حزوری خۆی پەروەردگارە بۆیە من و تۆی ئیماندار زۆر ئاگامان لە خۆمان بێ ووریا بین بەڕاستی کات گەوهرێکی زۆر گرنگە هەموو شتێکەوە لە دەست ئینسان بڕوات هەموو شتێکەوە سەرف بێ لە کاتەکانی لە ژیانەکانی قەرەبوو ئەکرێتەوە بەڵام کات قەرەبوو ناکرێتەوە ئەگە ئینسان زەرێکی مادی بکە زەرێکی ماڵ بکە سەرۆت و سامان بکە وە کۆمەڵێشتی تر بکە قەرەبووکردنەوەی هەیە تعویز ئەکرێتەوە بەڵام خوا پەنامان بە عمرت کەوا ڕۆی قەرەبووکردنەوەی نییە تازە ناگەڕێتەوە ئەو ساتی لە دەست تۆ دەرچووە ئەو ساتی کە چەند سەعاتێک و چەند دقەیەک لەمەوە پێش بوو لە بەردەستی منا بوو لە بەردەستی تۆیا بوو ئەوە تا تازە تێپەڕی هەرچی بکەی تازە ناگەڕێتەوە تازە بۆت نایەتەوە وەیە وریای ئەو کاتە بە ئاگاداری کاتەکانی ژیانی خۆت بە بزانە لە چیا سەرفی ئەەکەی وە چۆن کاتەکانت سەرفە بێت بۆیە هەر کاتێکەوە تێپەڕ بوو تەماشاکەین خۆی گەورە کاتەکانی تەوزیع کردووە شەو و ڕۆژی داناوە هەموو شتێکی بە نیزام دروست کردووە و سیر بکەین تەماشاکەی بەرزەکانی خۆی پەروەردگار دابەش کراوە بەسەر کاتەکانە تەماشاکەی حەج لە هەموو تەمەنا یەک جار فەرز کراوە لەسەر ئینسان و تەماشاکەی ڕۆژوی مانگی ڕەمەزان لە هەموو ساڵێکە یەک مانگ بە ڕۆژوگرتنی تایە فەرز کراوە لەسەر ئینسانی ئیماندار و جومعەکە لە هەفتەیەکە یەک جومعە هەیە لە غیری جومعەیەکی تر نییە و تەماشا بکەین بزانین و پێنج فەرزە نوێژەکە دابەش کراوە بەسەر ڕۆژەکە تۆ کاتی یەکێک لە نوێژەکانت تێپەڕ و ئیتر ناگەڕێتەوە تۆ چۆن نەتوانی کاتی نیوەڕۆ بێنیتەوە
تو چۆن نەتوانی کاتی عەسر بێنیتەوە، کاتی بەیانی بێنیتەوە، تەواو لە دەستی دەرچووە. بۆیە با ڕۆژێک ئێمە فریای خۆمان کەوین کە ئاگاداری کاتەکانی خۆمان بین، ئاگاداری لەحزەکانی خۆمان بین، ئاگاداری ژیانی خۆمان بین. ئەو ڕۆژەی کەوا هیچ شتێک داومان نادا، هیچ شتێک فریامان ناکەوێت، هیچ شتێک یارمەتی دەرمان نییە. خوا پەنامان بە ئەمە کافرەکانە لە قیامەتە کە خۆی گەورە هەندێ مەشهەدی قورئانمان بۆ باسەکە کە یەکێک لەو مەشهەدانە کە باسەکرێ قورئانی پیرۆزە فەرمێ کافرەکان ئەڵێن ڕەبی ئەرجعونی لەعەلی ئەعمەل صالحا، ئەڵێ خوایە گیان بەس بمان گێڕەوە بۆ دنیا وعد بێت کردەوەی چاک ئەنجام بدەین. کەلا خوا فەرمێن نەخێر ئینەها کەلیمەة هو قائلها، تەواو کۆتایی پێ هاتووە، تەواو ئیتر گەڕانەوە نییە. بۆیە ئەو ساتەی کەوا پەشیمانە بینەوە، ئەو ساتەی کەوا ئاوات ئەخوازین، ئاواتی مردووان، ئاواتی قەبرەکان، ئاواتی ئەوانی کە لەناو گۆڕان، ئاواتیان ئەوەیەکەوە بگەڕێنەوە دنیا کردەوەیەکی چاک ئەنجام بدەن، نوێژێک بکەن، عیبادەتێک بکەن، کردەوەی چاک ئەنجام بدەن، بەس تازە گەڕانەوەیشان نییە. بۆیە من و تۆ لەم دنیایان ئێستا ئەتوانین لەم دنیایەکەوە الدنیا مەزرعة الآخرة، یعنی لەم دنیایە ئەو کاتەی لەبەردەستمانایە کێڵگەیەکی دوار ڕۆژە بۆمان، مەزرعەی ئاخیرەیە، لەو کێڵگەیە شتی جوان بچێنین، شتی جوان پێشکەش بکەین لەبەرەوەی ئەو خەڵکە سود وەرگێت بوومان و بۆ خۆمان و بۆ دەوروبەری خۆمان. خەیر الناسی ئەنفعهم للناس، چاکترین کەسە و کەسەیەکەوە سوودی بۆ خەڵکی هەبێ. بۆیە ئینسانی ئیماندار هەوڵ بدا سات و کاتەکانی ژیانی خۆی بەتایبەت لە کاتە پیرۆزەکانە، لە کاتە زەروریاتەکانە، لە کاتە گرنگەکانە ئاگاداری کاتەکانی ژیانی خۆت بە، با دوایی خەسارۆمەند نەبین، با دوایی زەرمەند نەبین، دوایی حەسرەت نەکێشین، نەدامەت ئاوات نەخوازین. ئاوات خواستنیش هیچ سوودێکی نابێ. بۆیە داوا ئەکەم لە خۆم و لە مسلمانانی بەڕێز ئاگاداری کات و ساتەکانی ژیانی خۆمان بین، لەبەرەوەی هەر کات و ساتێک بەسەر تەمەنمانە تێپەڕی کرد گەڕانەوەی نییە. مێدەمەیە کە خۆی پەروەردگار لە ئیمانداران حسێبمان بکە، لە باوەڕداران حسێبمان بکە، داواکەین لە خۆی گەورە لە گوناهەکانمان خۆش بێت، عاقیبەتی کردەوەکانمان بەخێر بگێڕێت، لە ئومەتی ڕەسوول الله حسێبمان بکات، بەرەکەتی ئەرز و ئاسمان بڕێژێ بەسەرمانە، هەر مسلمانێک دەرد و کێشە و ناخۆشی و ناڕەحەتی ڕەحمی پێ بکەی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بە، لە گوناهی مردوەکانمان خۆش بە. یا ڕەبی خوایە داوات لێکن بە ناوی جوانت بە ئیسمی عەظەمت لە بەڵای ئەرز و ئاسمانمان پارێزە. یا ڕەبی خوایە داوات لێکین لە ئومەتی ڕەسوول الله حسێبمان بکە. یا ڕەبی خوایە هەر مسلمانێک ناخۆشی و ناڕەحەتی لە ژیانی هەیە دەروی خێری لێکەیتەوە، قەرزی قەرزارەکانمان دەبرکەوە، ئەولادی نیە ئەولادی ساڵحی پێبەخشی. یا ڕەبی خوایە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە، ڕەحم بە هەمومان بکە. آمین والحمد لله رب العالمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم. السلام عليكم.